قال لي شوف سجلها، يريد يتفاهم وياك راد يتفاهم من خلال البرزاني. با پێکەنە گوتی چۆن ئازارم نییە، دوو دەردم هەیە، یەک دەردی ملەتی کورد و دەردی ئەم نەخۆشەشە. There are only two international leaders that I have met that I have kept photographs of in my house. One is Mullah Mustafa, the other is Nelson Mandela. إما ملتك مظلومة، إما ملتك مظلومة، إما لقلها معالمة دنيا، اشتكي عداي منية، لقلها مو كزدوست. کە لە چێ شیرینەوە بەرەو خۆر ئاوابوون دەڕوانیت، زێو داربەڕوەکان هەموو شتێکیان داپۆشیوە. کورد و داربەڕوو چیرۆک و مێژوویەکی درێژیان بەیەکەوە هەیە. ڕێگەکانی داربەڕوو بە ناخی خاکدا چۆنەتە خوارەوە، هەروەک چیرۆکەکانی خەبات و قوربانیدان و ئاوارەبوون و نوژدان و هەستانەوەی کوردان. ئێرە گوندی بارزانە، زادگەی مەلا مستەفا بارزانیە. یەکەم ئەزموونی خەباتی بارزانی لە زیندانی عوسمانیەکاندا بووە. لە ساڵی 1906 تەمەنی 3 ساڵان بووە کە لە مووسڵ لەگەڵ دایکی زیندانی کراون. مستەفا بارزانی لە پاش زیندان لە خانەقای شێخانی بارزانەوە فێری ئەوە بوو کە مرۆڤ نابێت ژێردەستە بێت، نابێت ئینسان زوڵم بکات. لازمە یەکترمان خۆش بێت، سروشت و گیان لە بەرانمان خۆش بێت. ئەگەر یەکترمان خۆش نەوێت، چۆن میلەت و خاکی خۆمان خۆش دەوێت و چۆن ئامادە دەبین گیانی خۆفیدا بکەین. دەمێکە وتویانە ئەگەر خوددا یار بێ بەلا عالەم هەمینە یار بێت. ئەو قسانە هەڵقوڵاوی بیرۆباوەڕی شێخەکانی بارزانە کە سەر بە تەریقەتی نەقشبەندی بوون. ئەوان دەمێک بوو هزری نیشتیمان پەروەری و نەتەواتی کوردیان تێکەڵ بە خوداپەرستی گرتبوو. ناوی بارزان ناوێکی ئەوەندە شیرینە کە سەدان ڕۆڵەی کوردیان بەناو کراوە لە سەرتانسەری کوردستاندا. دیارە ئەو سەروەری و سەربەرزیەی ئەم ناوچە پیرۆزەش لە ئەنجامی ئەو هەموو فیداکاری و خۆبەختکردن و گیانفیدایی بووە کە لە پێناوی گەلەکەیاندا لە پێناوی کورد و کوردستاندا کردویانە. ئەم ناوچەیە جگە لەوەی کە ناوچەیەکی قارەمانی خەباتی ڕزگاری کوردستان بووە، لە قەدیمی زەمانەوەش لە زەمانی خوا لێ خۆش بوو شێخ عەبدولسەلامی گەورەوە تا زەمانی شێخ محەممەد و شێخ عەبدولسەلامی شەهید، ناوچەیەکی تا زەمانی شێخ ئەحمەد ناوچەیەکی دینی ئاینی پیرۆزی کوردستانیش بووە کە لێرەدا چەندین ڕەوشت و خۆی ئینسانی پێشکەوتن خواست لەو ناوچەیەدا چەسپێنراوە، وەکو ئەوەی کە هەموو خەڵکی ئەو ناوچەیە یەکسان بوونە، کەسێک نەبووە لە ڕێگای خوێنمژینی کەسی تری پێ بدرێ، تەمەلوکی تایبەتی نەبووە، ژنان ئازادیان هەبووە بە پێی شەریعەتی ئیسلام و ئەو ناوچەیە بۆتە مەشخەلێک لە مەشخەلەکانی ڕزگاری کوردستان. هو رمز لما أسميه بمصطلح تواضع القوة. فيه ميزتان، القوة والتواضع. هذا أنا أسميه تواضع القوة. يبدو رجل متواضع جدا مع المتحدثين، ما عنده مطالب كثيرة. چیرۆکی لە سێدارەدانی شێخ عەبدولسەلامی بارزانی و پەیامی ژیان دۆستی و نیشتیمان پەرستی و پاکی و بێگەردی شێخ ئەحمەدی بارزانی وانەی ڕازیکردنی خوددا و ڕازیکردنی میلەت و نەتەوە و جێهێشتنی ماڵ و سامان لە پێناوی نەتەوەدا و کۆچکردنی ژن و منداڵ و پیاوانی بارزان بەناو چیابەرز و بەسە هەڵدا پۆشراوەکانی زاگرۆزدا. لە هەموو ئەوانەوە مستەفا بارزانی فێر بوو کە دەبێت سەر تەنیا بۆ خوددا دابنەوێت و مرۆڤ دەبێت ئازاد و سەرفراز بێت. جارێک بەرەو باکوور لە موش چاوی بە شێخ عەبدوڵڵای نەهری و شێخ سەعیدی پیران کەوتو و پەیامی شێخ ئەحمەدی بارزانی پێگەیاندون. جارێک بەرەو باشوور بەرەو سلێمانی
بۆ پاڵپشتی لە شۆڕشی شەخ مەحموودی حەفید مستەفا بارزانی فەرماندەی هێزێکی پێشمەرگەی کردووە. لەبەرەوەی تەریقەتە ئاینەکەی شێخانی بارزان بەسەر ئاین و نەتەوەکانی دیکەشدا کراوە بووە، هەر بۆیە سیر نابێت کە ئەزمونێکی پێشمەرگایەتی دیاری دیکەی مستەفا بارزانی لە نێوان ساڵی 1920 بۆ 1921دا بووە. کاتێک لە هەڵمەتی ڕزگارکردنی کریستیان ئەرمەنیەکاندا بەشداری کردووە، بۆ هۆیەوە سەدان هەوڵاتی مەسیحی ڕزگارکران کە لە ناویاندا ئەندرانەیەک پاشا و خێزانەکەی هەبوون. وهو جنرال أرمني ساعد عائلة البارزاني في أيام الدولة العثمانية، وبعث برسالة إلى الشيخ أحمد يطلب منه المساعدة لإنقاذ عائلته من المذابح الأرمنية في تلك الفترة، وأرسله الشيخ أحمد مع مجموعة من المقاتلين البارزانيين الذين قالوا أنهم يريدوا أن ينضموا إلى مقاتلة الأرمن، وأخرجوا عائلة الجنرال أنقذوهم. ژنێک و پیاوێک خراپە قەران نزیکەیمە دەڕۆیشتن، شکریان دەبوو، چاویان شەرقی بوو. سەیری ئەمان نەکردو لەگەڵ یەکتر قسەیان نەکرد، هەر ڕۆیشتن ئەوان هەر لەگەڵمان بوون. چوینە دەرەوە دیمەن ئەوان ڕاوەساون. کابرا هاتە پێشێم گوتی ئەمە بارزانی نییە، بە ئینگلیزی گوتی من ئەرمەنیم، نەوەی ئەنترانیک پاشەکە. بارزانی ژێری بوو، گوتی لێگەڕێم ما بێ. وەڵا هات دەستی ماچ کرد، دەستی بارزانی ماچ کرد، گوتی من بابوو واپیری خۆم گیرە بووە کە لە تورکیا ڕایان کردووە کە چۆن یارمەتیتان داوە، ئێوە چۆن تاکردووە، پاشە تۆ ڕەگەریان چووی تحلیلی سووریا بەڕێت کردن. و بە ئێمەی گوتی ئێوە ئەو پیاوە باش ناسن، باش خزمەتی وکەن. ئەگەر ئێوە خزمەتیانکەن ئێمە خۆم و ژڕەکەم لێنی خزمەتی دەکەین. И курды спасали армян во время турецко-армянской резни. Поэтому Мустафа Барзани внес большой вклад, его все знают. بارزانی لەسەر ڕێبازێک بووە کە هەر لە سەرەتاوە بڕوای بە ئازادی بۆ هەموو کوردستان هەبووە، نەک تەنیا ئەنجامدانی چاکسازیکردن لە یەک ناوچەی کوردستاندا. عبد الرحمن قاسملو زعيم الحزب الديمقراطي الكردستاني في إيران مرة قال عنه أن هناك شيء لم يفهمه الكثير من المثقفين وأيضا لم يفهمه الكثير من السياسيين، وحتى أنا لم أكن أفهمه كما قال أحيانا، وذلك أن هذا الشخص كان هو الوحيد الذي استطاع أن يوحد هذا الشعب الكردي الصغير، وأن يصل إلى قلوب وعقول الكثيرين من الناس، وخاصة المواطنين الكرد العاديين، حتى أكثر المناطق الكردية تخلفا وأكثرها أمية. كنت تجد صوره في أكواخ ومنازل هؤلاء الأشخاص. لە بارزانەوە دیدێکی قوڵی نەتەوایەتی بە سەرکردایەتی شەخ ئەحمەدی بارزان شۆڕشێکی جوڵاندە بوو، بەڵام دەسەڵاتدارانی بەغدا دەیانویست بچووک نیشانی بدەن، هەر بۆیە ناویان نابوو بزاوتەکانی بارزان. مستەفا بارزانی لەم شۆڕشانەی بارزاندا بەشدار بووە تا لە کۆتایی ساڵی 1936 بۆ سلێمانی دوور خراوەتەوە و لەوێ تا 12 حوتی ساڵی 1943 دەست بەسەر کراوە. بینێک لە گەڕەکی مەڵکەنی بوون، دوایی لە گەڕەکی گۆیژێ ئێستا دەرگەزێن سەرەکەوی لەوێ هابوون. ئەو وەختە لای باوکمەی خوێن. من دوایی لە باوکم پرسیتم چیت پێ وشکم مناڵم تێناگەێ، وتی مختەسەری تەفتازانیم پێوتۆ کە 3 جڵدە لە بەلاغا، بەڵام برادەرێکی ماڵی بەرزانیش وتی ئیجازە شیاوەتێ. معاملەی خەڵکی سلێمانی لەگەڵ بارزانیە دوو شێوەی بوو. من تەسەورەکەم من ئەو وەختە مناڵ بووم، ڕێندە دایکی نەبووم، بەڵام یەکێکیان وەکو ئاوارەیەک بووە لە سلێمانیە. خەڵقی سلێمانی دلی خۆیان بۆ کردوێتەوە کە وەکو ئاوارەیەکی کورد خزمەتی بکەن، و هەندێک لە خزمەکانی خۆمەوەی زانم کە دراوسیان بووە کە لە سلێمانی بووە.
نو هەم مەلا مستەفا کە لە سلەیمانیە بوو وەکو سەرکردەیەکی کورد لەوێ بووە، وەکو یەکێک کە ڕۆڵێکی هەبووە لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردیا. لەبەرەوە لە سلەیمانیە مەلا مستەفا تاریخێکی هەیە، هەم لەگەڵ شاری سلەیمانی و هەم لەگەڵ خەڵکی سلەیمانی. كان هو الشخص الذي استطاع تخطي هذا النوع من القيادة أو دمج هذا النوع من القيادة بقيادة قومية كردية، وجاء ذلك بعد خلال فترة الأربعينات، بداية الأربعينات، مع التقائه وبعد أن سكن لفترة في السليمانية، ومع بعد لقائه مع عدد من القيادات الكردية السياسية المثقفة والتي كان لها نزعات وميول قومية كردية. بەهاوکاری ئەندامانی حیزبی هیوا لە 28 حوتی ساڵی 1943 بۆ ناوچەی بارزان گەڕاوەتەوە و شۆڕشی ساڵانی 1943 بۆ 1945 بارزانی بەرپا کردووە. لە 22 ساڵی 1944 حکومەتی عێراق لەگەڵ بارزانی و توێژی دەست پێ کردو و بارزانی داوای سەلماندنی مافە نەتەوەیەکانی کوردی کردو. بالنسبة لي أنا عمري 4 سنين كان أبويا يجيب اسم يقول الحمد لله هسه أكو أمل جديد، أكو يحكي يقول أكو هسه أمل، فد أمل ظهر وهو بارزاني، فد بارزاني ظهر وهذا أمل للأكراد. هسه إذا هالبرزاني ما موجود إحنا كنا نلبس عقال، بعد نلبس عقال، همو ما نبيت عقال بخير. لەژێر گوشاری هێزی ئاسمانی بەریتانی و عێراقی شۆڕشەکانی بارزان خامۆشکران. لە 11 دەی 1945 بارزانی و ژمارەیەکی زۆر لە پێشمەرگەکانی و ماڵباتەکانیان ڕوویان کردوتە ڕۆژهەڵاتی کوردستان و لە 21/1946 بارزانی لە دامەزراندنی کۆماری کوردستان لە مەهاباد بەشدار بوو و لەوێ پلەی ژەنەڕاڵی پێبەخشراوە. لیباسێکی تایبەتی خوانی لەبەردا بوو، ڕانکوتۆغەیەکی تقریبان ڕەنگاوڕەنگ و نەخشاوی، و کە دەهات هاتوچۆی دەکرد هەستم بەوە دەکرد زۆر میهرەبان و زۆر لەسەر خۆیە دەگەڵ ئەو پێشمەکانەیە کە دەگەڵینی، دەگەڵ ئەو کەسانەی کە لەبەر دەرگا ڕادەوەستان، و هەرس و کەوتەکەی من بەش بە حاڵێک وەکو منداڵێک عەلاقەم پێ پەیدا کرد بوو، پێم خۆش بوو هەر وەختێکی دێ و دەڕوا بیبینم. کە لیباسی ڕسمی دەبەردەکرد بە لیباسی ژەنراڵیەوە دەهاتە خوار بە شەقامدا، لە حەقیقەتدا کەسایەتی و گەورەیەکەی تەواو بەرچاو دەکەوت دەگەڵ ئەو خەڵکە کە دەیناسین، چاک و خۆشی و حاڵ و ئەحواڵی دەپرسی، زۆر میهرەبانانە و دەچۆوە شوێنی کاری خۆی. مەلا مستەفا هەروەک قەولیدا لە بەڕنەوەی ئەرکەکانیدا زۆر جددی بوو، مەسئولیەتەکەی بە تەواوی مەعنا وەرگرت بوو. دەتوانم بڵێم یەکێک لە فعالترین ژەنەڕاڵەکانی کۆماری کوردستان بوو کە ئەمە 4 ژەنەڕاڵمان هەبووە. ئێمە لە پۆلی دوو بووین، ڕۆژی 2 ڕێبەندان کە ئاڵا هەڵکردن و ئەو شتانەیە مەدرسەکانیان بردن، لەنێو خەڵکەکەیدا بوو بە هەرا بارزانی ئەوڕۆ لە لای قازی محەممەدە. ئەم بۆ خۆم چاکم ئاگالەیە لە گەورە و چکۆڵە و ئیوەکو منڕات هەمووی تاقیبیان دەکرد چه بارزانیە، چون لەوێ شوێنێک بوو ئەو جێ ئەوانی لێبوون خەڵک هەموو تەماشاویان دەکرد. مەسەڵەن ئەمن بۆ خۆم لە چەند کەسێکم دەپرسی ئەرێ کاکە کامەیە بارزانی، مەلا مستەفا کامەیە، یوا بوو تووڕە دەبوو دیکو بابم بۆ خۆشم بۆ چە لە مێژە خەریکم نازانم چی هەیەوە، بوا بوو لە عکسەکەدا وەک دەردەکەوێ بارزانی لە پەنا قازی محەممەد ڕاوەساوە، قازی محەممەد ئەوەندەی لەو دەورانەیدا کە من ببیرم دێ ئەوەندی ئەو قازی محەممەدە بەو هەموو شخصیت و عالمی و لێزانی خۆیەوە چێشی هات بەڕاستی ڕێزی لە بارزانیەکان گرت و هەموو حەقێکی پێڕەوا دیتن و خودی ژەنەڕاڵ بوونەکەی بارزانیش هەر لەوێ سەرچاوی گرت کە بە بڕیاری شخصی قازی محەممەدی بوو بە ژەنەڕاڵ. لە ساڵی 1946 کە کۆماری کوردستان لە مەهاباد خامۆش کرا، بارزانی بۆ درێژەدان بە خەبات ڕێگایەکی نوێی دۆزیەوە. Otyar Guş, hava Hırvatçıların, Gutedçinler Rusya çoğradina,
ڕێکیا کۆنتوێری شامۆ دێچین هەمیۆش گوتێ بەلی تۆ چت بێ مام تخۆزرین و ئەم دێتگەتە دۆ وزەمە کوچۆین ئەم لە 13 ڕوو بەرادەر باز بووین ئەمە 9 شەر توش بوون لەریە مە 11 شەهید هەبوون بریندار زێدەتر لە 30 کەسەمە هەبوو ئەمامە الحەمدوللا مە بریندارە خۆتەکە خۆ بردن. В свое время он прорвался в Советский Союз, человек 500 с ним было, после подавления Мехабадской республики, созданной курдами. Он учился, его молодые соратники окончили советские военные училища, офицерами были. Но вот те наиболее боевые отряды пешмерга, это созданы теми офицерами, курдами. لما حوصر راح الاتحاد السوفيتي، وهذه المسيرة اللي مشاها على قدميه وعبر أنهار وتعرض إلى المهالك إلى أن وصل للاتحاد السوفيتي. وهو رجل ما له علاقة بالاتحاد السوفيتي، ما له علاقة بالنظرية السوفيتية. لما صارت فرص عنده في حكومة توفيق السويدي سنة 1946 قدم على إجازة حزب، فأسس حزب الديمقراطي الكردستاني. مستەفا بارزانی هێشتا لە مۆسکۆیە. لە 14 تەمموزی ساڵی 1950 لە بەغدا پۆلێک ئەفسەر دەسەڵاتی پاشایەتی عێراقیان بە کۆتا هێنا. زۆری نەبرد لە 6 تشرین یەکەمی هەمان ساڵدا پاش ئەوەی نزیکەی 12 ساڵ لە یەکێتی سۆڤێتی جاران ئاوارە بوو، مستەفا بارزانی بۆ عێراق گەڕایەوە. ئەو ڕووداوە بووە سەرەتای قۆناغێکی نوێ بۆ خەباتی مستەفا بارزانی. زەکیە ئیسماعیل حەقی وەک شایەت حاڵێک دەڵێت کوردستان و عێراق وەک پاڵەوانێک پێشوازیان لە بارزانی کرد. كان فد يوم تاريخي في بغداد، مشايفة بغداد انقلبت يعني على بكرة أبيها. ناس طلعوا أغلقوا الأسواق، كلهم طلعوا للشوارع لاستقبال البارزاني. فوالله أتذكر الهتافات شنو هي، تدري شنو؟ يقولون زعيمنا الأول عبد الكريم قاسم، زعيمنا الثاني مصطفى البرزاني. هذا كان كل هاي الهزوجة. هەرچەندە عەبدولکەریم قاسم لە مادەی 3 دەستورانەوەکەی عێراقدا برابەشی کورد و عەرەبی لە عێراقدا جێگیر کردبوو، بەڵام لە سەرەتای ساڵی 1961ەوە پەیوەندی نێوان بەغدا و پارتی دیموکراتی کوردستان بەرەو خراپی دەچوو. بێمتمانەی گەیشتەوەی لە 11 نوێی ساڵی 1961 شۆڕشێک بەرپاکرا کە بە شۆڕشی ئەیلول ناسرا. هەرچەند دیدێک هەیە دەڵێت کە زەمینەسازی لەباری بۆ نەکرابوو، بەڵام دیدێکی دیکەش دڵنیا بوو لەوەی کە زڵم گەیشت بووە ئاستەیەک کە ئیترجی قبوڵکردن نەبووە. السبب أو حكومة بك يستخوي بحكومة وطني داعني عبد الكريم قاسم، يعني إدارك زور ضعيف ينهدمي وغدر ظلمك فوق العادة لملة كرا ملت مجبور كمقاومة لو ظلم بدي ڕەنگە بڵێن ئەو شۆڕشە کە دەستی پێکرد هێشتا مابووی و ئێستا دەردەکەوێ ئەو لەگەڵ ئەوە نەبووە کە شۆڕش دەستی پێ بکرێ، لەگەڵ ئەوە نەبووە، بەڵام ئەوەی کە چووە و نەبووە نامەیەک ببە وەڵامەکەش بە نامەیەک بهێنێتەوە قسەی گۆڕیوە. ئەمن چەند جار ئەوەم لە مام جەلال بیستووە کە نەدەبا شۆڕش دەست پێ بکرێ، پەلەی لێکرا کە هێشتا عەبدولکەریم قاسم خۆی لە حکم بوو، دەکرا بە شێوەیەک لە شێوەکان ڕێککەوتنێک ببێ و ئەو شۆڕشە وەقتی نەبوو کە دەستی پێ بکرێ. ڕووبەرێکی زۆر فراوانی لە کوردستان گرتەوە و هەموو توێژەکانی ملەتی کوردی دژێر چەسپی بارزانی کۆبوونەوە. بارزانی توانی هەر لە خانەقینەوە تا زاخۆ هەموو کورد هەموو یەک ڕێزوی، دەنجی کورد هەموو یەکبی و
هیچ فەرقی جیاوازی نەبوو لە بینی ئایا کلیسیانە، ئایا مسلمانە، ئایا کوردە، ئایا تورکە، ئایا عەرەب، هەر کەسێکی کە پەیوەندی بکرێ بە شۆڕشی تر جێی ڕێزران بوون و جێی تەقدیر و لای بارزانی بە. شۆڕشی ئەیلول شۆڕشی نەتەوەیی بوو، یعنی ئەوە نەبوو بڵێ شێوەیەکی عەشایری بە تەنهایە، شێوەیەکی دینی یا تەنها لە یەک منتقە بێ. مەسە وەخت خۆی شێخ مەحموود شۆڕشی نەتەوەیی بووە، بەڵام لە منتقەی سلێمانی بۆ زیاتر نمونە. شۆڕشی ئەیلول لە هەموو منتقەکان بوو، تێکەڵاو بوو و وەزعێکی وا دروست بوو خەڵقەکە تێکەڵ بوو. مەسەڵەن چەکدارمان هەبوو، هێزی هەڵگوڕ هەموو لە زاخۆوە هاتنە چوون لە خانەقین شەڕێنن. I have a very positive, strong impression of him. Very strong leader. His whole personality, his whole being was dedicated to the Kurdish struggle. And I know that he wanted the Kurdish land for the Kurdish people. Period. He did not, many others in the Middle East, they're this group or that group, and they get one thing, they want something else, and they constantly. مستەفا بارزانی توانی لە چوارچێوەی شۆڕشی ئەیلولدا هەموو نەتەوە و ئاین و پێکاتە جیاجەکانی گەلی کوردستان کۆبکاتەوە. خودێ جارێکی مدید نێزیکی وی ڕوونشدم ئەو خودێژێ رازی بێت کوردیا تیاویە دروست بوو و مەتحەبەوی و لایقی مەتحەیە، لایقی گودنیە، لایقی ئاخفتنیە. خودێژێ رازی بێت و خودێ برەحمینت هیچ تەفریقە نەتکرد. ئەم ساڵێکی چۆینە وان کوردستانە چیای هەست نەکە و خودێ ما هیچ تەفریقە نەدید، مە تەفریقە نەکرد. ئەو خودێژێ رازی بێت مەڵا مستەفا ئاخبنێتوی گەلەکت قەومی بوون و هیچ مساعدە فەقیر و ئەقەلیاتات کرد. رحمەتی مەلا مستەفا هەزرێک هەبوو دبیا ئازادکردنا ملەتی بیتن چونکە خولی سەر بوو ملەتی. قوتابخانەیەت مال دهۆکێ ئامێدیە زاخۆ عەردێدی چ بوون چ زمانە کوردی نەهاتە بکار ئینانێ. فبرهندي وقت بارزاني نمر أب ظلم وأب فقري وأب هبو العردكي ترامبيلكي دوتشيتن ترامبيلكي شيا جايتا أمدي بجايتا زاخو قلت ما فقير بون دست خود كارتينا فقير وجارب وهجار بون فبرهندي ديتنا رحمتي بارزاني نمر وقت هاتا منطقي أو حذكر قلت كجلي ويد همي جندا سردوانا كر قلت أبتشتد بهمي بيك بابكار بينن أم درابين ديجي حكمتي بيوما بيخو نبو كشتني لەناو نەتەوەیەکدا کە دابەشبوون و فرەسەنتەری و ناکۆکی ناوخۆ سەدان ساڵ بۆ ڕێخۆشکەر بوون بۆ یەکنەگرتنی بارزانی بۆ بەڕێوەبردنی شۆڕش بیری داهێنەرانەی هەبووە. ئەنجومەنی سەکردایەتی شۆڕش دروست کرا لایەن بارزانیەوە تەوان 64 کەس بووین ئەمە ئەو ئەنجومەنە. يعني ربعيكي حزبي بو قسميكي عشائري بون قسميكي عسكري كان بون قسميكي ملابو يعني آيدي قسميكي قشبون قسميكي يعني انواع خلقي تابو يعني أول شيء ويف بيركرنا وكا ما معناه هولي أداء كأو ريكو أو أنجماني دروس وتمثيلي خلقك هم يبكى برشوين أبو صالح حفطاب بارزاني فرمانی دا گوتی لە هەموو جێیەکی لە بەتەلیونەکان و لە کوردستانی خۆمان کۆنفرانسان کۆن بەگوێرەی ئیشارەی کۆنفراس کۆمەڵێک مەلام لێر نەگەڵاڵەیە کە ئیدێیەشەتی زانان لەوێن دەرێت دروست بکەین و کۆنگرەشی بکەین بۆ دروستکردنی یەکێتی زانایانی ئاینی کوردستان. لە وتارەکەی داوتارەشی ڕێک و پێک و ڕەنجین و جوان و لە دوایەکەی بۆ گوتی بێم خۆشە هەموو تامزان ئەوە مشکلەی ئاینمان نییە. مشكلة مذهبشمان نییە. ئەو مشکلەی کە ئێمە هەمانە تەنها مشکلەی نیشتمانە. ئێمە لەگەڵ هەموو عالەمی دنیا شتێکی عەداییمان نییە لەگەڵ هەموو کەس دۆست. مێژوونووسان لەسەر ئەوە کۆکن کە مستەفا بارزانی هیچ کات نەیویستووە خەباتی گەلی کوردستان بۆ شەڕی نەتەوایەتی نێوان کورد و عەرەب بگۆڕێت.
جنابی مەلا مستەفا شتێکی کەشی هەبوو مەسەلەی کورد و عەرەب و برایەتی کورد و عەرەب زۆر تەئکیدی لەسەر دەکردەوە بۆیە لە هەموو قسەکانی لە هەموو تەسریحەکانی کە بڵاو بۆتەوە لەناو کۆبوونەوەکانی سەرکردایەتی پارتی ئەو کات کە باسی لێ کردووە و ینی ویستویەتی بچەسپێ برایەتی کورد و عەرەب بووە برایەتی کورد و عەرەب بەو تعبیرە کوردیە بەڵام یعنی ئێمە و عەرەب بەرژەوەندیەکی هاوبەشمان هەیە کە پێکەوە بژین جا دیارە دەبێ ئەو بەرژەوەندیە لەلایەن هەردوولاوە بپارێزرێ. I knew he was a man of his people and his tribes, but I had an impression that he had a big vision too. He was a leader in the world, among other nations. He could speak directly to his people in the village where he came from and in the traditional Kurdish way, but also he could speak to world leaders. And very intelligent, and I think he would read me too. He could read people, you know, eye contact. الصراع اللي صار بين الحكومة وثوار الكرد لم يكن صراعا بين شعب وشعب. لو لم يكن له دور كان صار صراع، لأنه البيانات اللي كانت تصدر ما تحمل العرب المسؤولية، تحمل الحكومة، والحكومة وكان الملا مصطفى مع الحركة الوطنية المناوئة للحكومة، فهو جزء من حلم المعارضة. ساڵانی شەستەکانی سەدەی ڕابردوو چاخی دەرکەوتنی نەوەیەکی نوێی بزافی ڕزگاری خوازی کوردستان بوو. ئەمە بۆ پارچەکانی دیکەی کوردستانیش ڕاستە. کاریگەری سەرکردەیەکی وەک مستەفا بارزانی دەمێک و سنوورەکانی باشووری کوردستانی تێپەڕاندەبوو. هەر بۆیە ئەو نەوە نوێیە بە شێوازی جۆراوجۆر کەوت نەژێر کاریگەری سەرکردایەتیەکەی بارزانیەوە. شۆڕشی ئەیلول نەبایە نە لە کوردستانی باکوور نە کوردستانی ڕۆژهەڵات نە کوردستانی ڕۆژاوە ئەوەی ئێستا هەیە نەدەبوو. هەموو هەستی کوردایەتیان لە شۆڕشی ئەیلول ڕێگرت. هەموو چاویان لە بارزانی بوو کە سەرکردەی هەموو کورد دەکاتن کە ئەوە خەبات دەکاتن بۆ ڕزگاری کوردستان. بتایبەت لە کوردستانی سووریا ڕۆڵێکی زۆر گرنگی بەرزانی هەبوو، بەرزانی زۆر بنابوو دەنگ بوو لە کوردستانی سووریا. ئەفرەت جوان مەزن زارۆک دەکەی دەگرت بناوێ بەرزانی قسە دەکرد، پەسێ بەرزانی دەدا. خەڵکی سووریا زۆر پێ متەئەسر بوو. ڕۆڵە مەلا مستەفا ئەو شپە ڕۆڵێکی ملیە، یانی مرۆ دەبینێک و سینۆری کوردستانی ناس ناکە، کوردستان هەمی یەکە، هەر چوار پەرچەی یەکن و گاوەکو ڕۆناییەک لە جیەکە بی دیکەبێ خزمەتاوی، یانی نەکو چی لێ دەریم مداخلەی بوان ڕە دیکە. مەلا مستەفا یەکەیە داوا دەوڵەتە کووردا دیکە. ji ber wî jî dihe serê her Kurdêk de Mela Mustafa yanê Kurdistan, Mela Mustafa yanê dewleta Kurda, Mela Mustafa yanê azadiya Kurda, Mela Mustafa yanê çareseriya mesela Kurd û Kurdistanê. Vî yanekê dosê wî jî dizanin û nevanê wî jî dizanin. Mela Mustafa ئەو شۆڕشەشی کە بەرپا کرد بوو بە ئەسبابی ترسی حکوومەتەکانی داگیری کوردستان لایەک بە بوو بە جێهومێدی زۆری خەڵکی بەشەکانی جۆراوجۆری کوردستان بە شێوەیە کە لە کوردستانی ڕۆژهەڵاتڕا خەڵک یارمەتی خردەکردەوە، یارمەتی نەقدی، یارمەتی جنسی، مەوادی خۆراکی و حتا ئیمکاناتی نیزامی ئەوەی کەوە چەنگیان دەکەوت لە ڕێگەی حیزبی دیموکراتی کوردستان دیانار بۆ شۆڕشی ئەیلول و ئەوە نیشانەی پەیوەندی
قوڵی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان دەگەڵ بارزانی نەمرد بووە. بارزانی کرد و خاسملو هاتەوە دەگەڵی دانیشت و لە دەرەوە یارمەتی بە بارزانی کرد بوو. بارزانی کوردبووی ئێوە بۆ خۆتان بڕۆ برادرانتان بانکن چۆنێکی دەتوانن دانیشن من یارمەتیتان دەکەم کۆنفرانسی بگرن چه دیاری دەکەن بۆ مەسئول دیاری بکەن و لە کۆیە کۆنفرانسێکمان کرد بە نێوی کۆنفرانسی سێ کە لەو کۆنفرانسیدا دوای قازی محەممەد یەکەم جار بوو حیزبی دموکرات بە ڕسمی و بە کۆنفرانس یا بە کۆنگرا کۆمیتێ مەرکەزی هەڵبژێردێ. 12 ساڵە ڤرادما رووسیای هەنگێوە بیر نەکریە ئەو هەواڵتی براتی حیم لێ هینگێ یا بژم دۆستبوونا رووسیای نو سۆڤێت بوو رووسیا یەک بوو یا کورد هینگێ ئەو حیم هاتە دوایینێ. هەرچەند لە ناوەڕاستی ساڵی 1936دا لە کاتی و توێژدا هەوڵی تیرۆرکردنی مستەفا بارزانی درابوو ئەو کاتەی متەسەڕیفی مووسڵ بە قاوی ژەهراوی دەرمان خواردی کردووە بەڵام گیانی سەلامەت بوو. لە حەفتەی 1961 لە نزیک سەرسنگ عەبدولکەریم قاسم شاندی و توێژی بۆ لای بارزانی نرد و فڕۆکەی جەنگیشی نرد تا بردومانی شوێنی و توێژەکان بکەن. لەگەڵ ئەو جۆرە هەڵوێستانی دەسەڵاتدارانی جۆراوجۆری عێراقیشدا بەڵام بارزانی لە ساڵانی دواتری تێکۆشانیدا هیچ کات بۆ توێژی ئاشتی ڕەت نەکردوێتەوە. هەر بۆیە لە کۆتایی ساڵی 1969دا لەگەڵ باسیەکان و توێژی دەست پێ کردووە. پاشەوەی باسیەکان نەیانتوانی بەشەڕ شۆڕشەکە لەناو ببن. ئەو بوو مفاوزات کرا مفاوزاتەکە دەمان سێ مانگ ناڕاستە و خۆ بوو بەهۆی سۆڤێت و ئەزی شەریف و بەعزێ خەڵقی ترەوە و سێ مانگیش ڕاستەوە خۆ بۆ ئێمە چوینە بەغا ئەوانە هاتنە ناوبردان و هەتا ڕێکەوتین لەسەر ئیتیفاقکە بەیانەکە کە بەیانێکی مێژوویە و گرنگە بە قەناعەتی من بەو شێوەیە ڕەفتارەکەیم بوو. بەڵام بیتر ئەوان چونکە هەدەفەکەیان ئەوە بوو کە ئەو بەیانە دەرکەن ئەتراب بە بەعزێشتی کوردکەن بەو شەرتەی کوردیش لەگەڵیان بێ لە ڕووی سیاسیەوە دوایان کەوێ کورد نەیتوانی وەکو پێویستە لە ڕووی سیاسیەوە دوایان کەوێت چونکە حکوومەتی خوێن ڕێژ بوو حکوومەتی دیکتاتۆر بوو دیموکراتیان نەبوو زۆر زەحمەت بوو بتوانی بە دوایە بڕۆی بە دوای بەعس و سیاسی بەعسوانە لەبەرەوە ئەوانیش وردە وردە خۆیان دزیەوە لە هینەکە بۆ جێبرویستیان مەلام سووا بکوژن کاگیردریس پێشەوە هەوڵی تریاندا کێشە دروست بوو لە بینمان مەلا مستەفا لەگەڵ سەدام حوسێنە سەدام حوسێن کە بە پیاوی هەرە بە هێزی عێراق ناسرا بوو مامەلەیە کرد وای لێ کرد کە مەجبور بێ لە ناوپردان لەگەڵی دابنیشێ واژۆی بەیانی 11 ئازاری 1970 ملا مصطفى البرزاني يملك القرار، غيره ما يملك القرار، القرار الكردي، الغيره يملك القرار المحلي. هذا رئيس صدام بالطياره. They wouldn't say independent Kurdistan at that time. They say self-governing, and he reflected the Kurdish people too. With he projected their best qualities of hospitality and not being afraid. Вот в период Брежневской эпохи отношения были очень разносторонние. Мы полностью поддерживали курдов. За это на нас обижалось руководство Турции, Ирака, Сирии, Ирана. Но они были некоторые под влиянием США, Британии, Франции и так далее. Поэтому мы единственные, кто поддерживал курдов. Но самые хорошие отношения в период нахождения у власти Мустафа Барзани это были с Советским Союзом. Ему за это спасибо. И Советский Союз максимум оказал помощи иракским курдам. ئێمەش زۆر بڕوامان بەوان نەبووانش بڕوان بە ئێمە کەوتینەوە سەرەوەی کە لە دەرەوە دیسان خەریک بینەمە ئێرانە ئەمریکا هاتە ناویشتۆنە ئەوانیش خۆیان ئامادەکرد لەگەڵ سۆڤێت معاهدەیان کرد بەهۆی معاهدەکە وەک چەکوشتیان زۆر پیا کرد خۆیان ئامادەکرد بۆ شەڕ لەگەڵمان ئەوا بوو ئەنجامەکەی. أتذكر لما بدها تنزل الطائرة شافتكم مكان على الجبل وإذا ينطلق مجموعة من البيشمركة ويصيرون تحت الطيارة ويصيحون يعطون إشارة ما تنزل ما تنزل. ما كنا نعرف شيء.
الطيار رجع ارتفع فوق، ارتفع فوق، فماكو اتصال بينهم وبين الطيارة، وما يعرفون شنو، ولا احنا ولا عندنا وحدة عسكرية يمة حتى تخبرنا. فابتعدت الطيارة، أشروا لها نزلوها. فمن نزلنا قلنا لهم ليش؟ قال هذه بيها الغام. يعني كان لو الطيارة نازلة كان صدام حسين والموجودين كان قتلهم ولا مصطفى البرزاني، بينما هو صدام حسين أنقذ صدام حسين من الموت، بينما صدام لم ينقذ، كان يحاول قتل ملا مصطفى. لە سەدەیەکی جەنجاڵدا لەناو جوگرافیایەکی ئاڵۆزی داخراوی وەک کوردستاندا کە دراوسەکانی بریتی بوون لە وڵاتانەی کە هەریەکەیان بەشێکی کوردستانیان لە ژێردەستدا بووە. شۆڕەش پێویستی بە هاوکاری دەرەکی هەبووە، ئەوەش لە سەردەمێکدا کە هەموو هاوکارێکی دەرەکی بە خیانەت دانراوە لەسەر ئەو دەوڵەتە نەتەوەیانەی کە دانیان بە مافی کووردا نەناوە. بارزانی چۆن لەگەڵ ئەو هاوکێشانەدا سەرەدەرەی کردووە. He asked me, he said, toward the end of our interview, he said, "Can you help us in America?" And I said, "I can try, I can do what I will." But I said, America is a big ocean and I only have a small spoon, to get across the ocean. And I can't go to the President of the United States for something. And they laughed, they thought they translated this, but he appreciated that very much. وصل إلى قناعة بعد تجاربه مع الحكومة البريطانية، مع الحكومة التركية، الحكومة الإيرانية، وحتى الحكومات العراقية، أن كان يعتقد أن الشعب الكردي بحاجة إلى دعم من الخارج، من دولة قوية. وحتى تجربته الروسية كانت لديها بعض الجوانب السلبية، ولذلك كان قد وصل إلى قناعة بأن أمريكا هي دولة مختلفة. أمريكا هي دولة قد يمكن أن تساعد الشعب الكردي لتحقيق أهدافه. آلية لدى أويك خيونومة وسلنجي مني راكشة يكيك لو كسایەتیە دیبلۆماسیانەی ڕووس دەڵێ بارزانی زمانی دیبلۆماسی چاک دەزانی و داش بەدامەی دەکرد. تۆ ئەمەم بەریە منیش ئەوەت بۆ دەکەم. لەوانەی کە هاتن مەسەڵەن بڵێن سۆڤیەتەیە ئەمریکایە جیهەتێ چی ئەتوانی تۆ بدەیت؟ تۆ ئەڵێ من میلەتێکم مافم هەیە حەقی خۆمە و بۆ ئەوەی تەژیعیشیان بکەی کە بێن باسی ئەوە ئەکراکە مەساڵحێکیان هەبێ ئێمەش لای ئێمە ئەکرێ و نەوتەیە و معادن هەیە باسی ئەوە ئەکرا لەگەڵە بەڵام تەمان ئەو دەوڵەتانش پەیوەندیە مەسەڵەن ئەمریکا لەگە ئێران بوو ئێران لە ئێمە مهمترە لەگەڵ تورکیا بوو تورکیا لە ئێمە مهمترە سۆڤێت لەگەڵ عێراق و سووریا بوو ئەو لە کورد مهمترە دائما حسابی دەوڵەتە مەرکەزیەکانیانە کرد زیاتر نەک حسابی کورد حسابی کوردیانەکە وەکو بەشێک لەو وڵاتە ناخ نە ئەمریکا نە سۆڤێت ناخسە سەر ئەجندەی خۆیانە بڵێ ئەمە میلەتێکە و حەقی خۆی هەیە و مافی چارە نووسیەیە. جیم هۆگلاند ڕۆژنامەوانی ڕۆژنامەی واشنگتن پۆست کە ساڵی 1973 سەردانی مەلا مستەفای کردووە کۆمەڵێک راپۆرت و چاری دەربارەی ڕۆڵی بارزانی و بارەدۆخی ئەو سەردەمەی بڵاو کردوێتەوە. His determination, his clarity. He seemed to me to be a man who thought very clearly. Of course, I went back in 1975, immediately after the collapse of the Kurdish rebellion. When I went in 73, I went because at that time, in March of 1973, it was the beginning of the Kurdish rebellion. It hadn't been declared yet, but it was clear that Mullah Mustafa Barzani had become disillusioned with any possibility of living with Saddam Hussein, that he knew Saddam would not keep his word. بەڵام سەبا ساڵی 72 کە ئەمریکا هاتە ناو ئیشەکە ومێدێکی پیا کرد چونکە باعتیبار ئەمریکا دەوڵەتی گەورەیە و هاتووە و پەیوەندیەکە بەڵام تەبعاً حسابی ئەوە بەوردی نەکرا کە ئەم لەسەر داوای شا هاتووە یعنی کەی شاویستی ئەمریکا نامێنێت تەبعاً وای لێ هات لەبەرەوە ئومێدێ لای ئێمە پیا بوو ئەو ئومێدە وای کرد کە تەسەوور بکەین ممکنە لە دەرەوە بتوانین شتێ بۆ خۆمان بکەین محتاج نەبین ئیلا ئەبێ لەگەڵ بەعەز ڕێ بکەوین.
کاتێک لە ساڵی 1970 بە ئاگاداریەکێتی سۆڤێتی جاران شۆڕشی کوردستان و حکومەتی عێراق ڕێککەوتنی 11 ئازاریان ئیمزا کردووە، هیچ لایەک هێندەی شای ئێران لەوە نیگەران نەبووە، هەر بۆیە لە هەلێک دەگەڕا بۆ شکست پێهێنانی. مەسعود بارزانی لە کتێبەکەیدا نووسیوێتی لە ساڵی 1972ەوە ئەمریکا گفتی تەواوی ئەوەی بە بارزانیدا بوو لە هەموو ڕەوشێکدا شای ئێران پشتیوانی لە شۆڕشی کوردستان دەکات، بەڵام دەرکەوت ئەو گفتە ڕاستەقینە نەبوو. شارژ لای مەبەست بوو کە بەرەو حکوومەتی بەغا نەڕۆین لەگەڵ سۆڤێت و لەگەڵ بەغاوە ئەو کارتەکەی ئێمە لە دەست بڕوا. لەبەرەوە ئەمریکا هاتە ناو، بەڵام هاتە ناو بە شێوەیەکی نەهێنی زۆر نێنی، بەنسبەش شا مهمتر بوو، لەسەر داوای شاکرا بوو. ڕۆژی هەشتی ئاداری ساڵی 1975 سەدام حوسێن بە ئیدریس بارزانی وتبوو بۆ ئەوەی عێراقمان لەدەست نەچێت دوو دڵ نابین لەوەی تەنازول بۆ ئێران بکەین و شەتڵ عەرەبیشی بدەینێ. سەدام وای کرد، ئەو ڕێکەوتنەی نەبردە سەر کە خۆی ئیمزای کردبوو. صدام حسين من كلامه يقول أنا أوقع عندما أكون ضعيف، عندما أقوى ليش أوقع؟ فنفس الشيء بيان آذار، هو تنكر لصدام حسين اللي وقعه عليه، بينما البكر كان يريد بيان آذار يستمر. He had a lot of love for his people, but he's also had a lot of anger what had happened over many years, the agreements that were broken, the disappointments. يعني أوانا خائنا خيانة كردوها لا شعب كرد ولا شعب عرب. يعني سياستك زور غلط، يعني هي نبو عرب راسا نبو كردش راسا. يعني خويا إنساني مزر وكو أوانا ليرة ظالم وغدار وتعدى على سرهم وكسكن. أواناش نقضي اتفاقي آزاريان بو شتانا زور جاريان كدنا أو هر أوا بزور جار بلام إما تحمل ما كله برخاتي شعب عرب عام بخاتي كردو عرب إما يعني تحمل ما كردو وكو أوان كخيانة يعني كلمة خيانة من شای ئێرانیش لە 6 ئاداری ساڵی 1975 وەک تۆڵەکردنەوەیەک لە شۆڕشی کوردستان ڕێکەوتنامەی جەزایری نێوان ئێران و عێراقی ڕاگەیاند. ئەوەش لە کاتێکدا بوو کە مستەفا بارزانی و شاندێکی شۆڕشی داوەتی تاران کردبوو. لەگەڵ ئەوە کە هەستی شار بە نسبەت مەلا مستەفاوە وەکو سەرکردەیەکی کورد وەکو خەنیمێکی خۆی چی بوو بێ لەگەڵ ئەوە کە ئێمەی بان کرد بوو پێمان بڕێ شۆڕشەکەی شکست پێهێناوین من دیب ئەم کابرایە هەتا بەردەرگا لەگەڵ مەلا مستەفا هات شار مەجبور نەبوو ئەمە بکە. اتفاقی جەزائیر ئیسپاتی کرد کە ئێران مەبەستی ئەو بووە کورد وەکو کێشەیە بەکاربێنێ دژی عێراق بۆی لاواز بن، عێراق لاواز بێ، کوردیش لاواز بێ، نەگا بە ئەمان پاشی لەگە عێراق تەفاهم کە عێراق تەنازولاتی زۆری بۆ بکە وەکو لە ئیتفاقی جەزائیر کردی، ئەمە دەرەکەو بەڵام بەڕاستی ئێمە توانم بڵێم یعنی من زۆر بە ڕاشکاوی لەو وەختە ئەمانزانی ئێران و عێراق خەریکی ڕێکەوتنوان بەس نەمانەزانی بۆ قۆڵیە ڕێکەوتن. اتفاقا شاملا بين البلدين الشقيقين إيران والعراق. وبعمديش ده نابو ليازي آزار 1975 شكوى من ليازي آزار بين ديوان ريكوتنا كمان كردو دسكوتي بو كرد بو أيجي ديويس شاش ديويس أو طولة من ليفكاتوا أو من بيربين توا كليازي آزار ليازي آزار مقابلة كلا شا زور بمغروريات هاتا بيشوه كل قوتي سركردكاني عرب همو قليانا من ذكرديان قال أتو وندا يارمتي كدنا دي حكومتي عراق سياسي خود قوري برو إيمدي برو غرب دسيو لبرو من الأسهار بوم كالغر حكومتي عراق ريقو بارزاني نمر دوسي خسي بيغو خسي بيغو قوتي ما تصفن لنا دسي ودانا دسفن ببرون ساڵی 1975 مستەفا بارزانی تەمەنی گەیشت بۆ 72 ساڵ
دەشیزانی کە عێراق و ئێران بۆ پەڕینەوەی سوپاکانیان سنوورەکانیان بۆ یەکتر دەکەنەوە و شۆڕش گەمارۆ دەدەن و نیازیان قڕکردنی گەلی کووردە هەر بۆیە بڕیاری خۆی بۆ هەمووان ئاشکراکە. ئەو بریارە کەمانجێی جەدەل بوو هەیە تەئیدیەکە دێ من یەکێم لەوانەی تەسەورمە کرد ئەو کاتە کە مومچینە گەر ئێمە بمێنینەوە لە شاخەکان هەربی عسابات بکەین شەر نییە جەبهە و ئەم شتانە پیشێکمان هەبوو پارەمان هەبوو ئیمکانیەتمان و خەڵق تەئیدیە کردین دوور نییە بتوانین وەزعەکە بگۆڕین بە شێوەیە کە ئیتیفاقی جەزائیر بگۆڕێ بە ئەتیبار سەدام ئیتیفاقیەکەی کردووە بۆ ئەوەی تۆ لە ناوچی کە ببینێت تۆ ماوی ممکنەوەی تەراجع لێ ئەنی شتێکی وا فکرێکی وا هەبوو تەوان ڕەنگە ئەو وەختە ئەو بڕیارە لای هەمومان شێکی گرام بوو پێمان ناخۆش بوو بەڵام دەرکەوت کە ئەو ڕاستە چونکە من بە چاوی خۆم دیتم لە خانە ئەفسەری عێراقی زاڵتی عێراقی هاتوون بۆ وێ و نەخشیان دەشێشا کە چۆن لە پشتەوە هێرش بێنن بۆ سەرحەدی مەرانوانە. He was a very strong leader, a very determined leader. It was clear to me that he would not stop until he expended all of his energies, all of his ambition in the interest of a free Kurdistan in one form or another in the government, that he would not allow his people to be massacred and repressed. مەسعود بارزانی لە کتێبەکەیدا بە ناوی بارزانی و بزافی ڕزگاری خوازی کورد نووسیوێتی بارزانی لە بڕیارەکەیدا بە هەمووانی وت بۆ درێژەدان بە خەباتی چەکداری من بۆ خۆم هیچ ڕێگریەک ناکەم ئەگەر یەکێک هەبێت لە خۆی ڕاببێنێت بەرپرسیاری سەرکردایەتی کنی شۆڕشەکە بخاتە سەرشانی خۆی بەڵام ئەو وەک کەسی خۆی تەمەن و ڕەوشی تەندروستی ڕێگەی پێ نادەن و وەک جاران بەکردنی سەرکردایەتی بکات هەر بۆیە بەرپرسیارەتی بەردەوامیدان بە سەرکردایەتیکردنی بەرگریکردن ناخاتە سەرشانی بەڵام ناشتێتە دەرەوە و گەلی کورد ڕوبەڕووی لە ناوچوون کاتەوە یان لەو ڕەوشە نازەیەدا سەرکردایەتیان ناکات بۆ لە ناوچوونیان مەسعود بارزانی نووسیوێتی ئەو کات بۆ هەڵگرتنی ئەو بەرپرسیارەتیە هیچ کەس نەهاتە پێش. لە مانگی ئەیلولی 1975 بە مەبەستی وەرگرتنی چارەسەری لە ژێر چاودێری دەستگای CIA و ساواکی ئێرانیدا سەفەری ئەمریکای کردووە بەڵام کاتێک لە مانگی حوزەیرانی 1976 بۆ جاری دووەم سەردانی ئەمریکای کردووە ئیتر لەوێ ماوەتەوە و هەموو مانگێک بۆ وەرگرتنی چارەسەر سەردانی نەخۆشخانەی مایۆ کلینیکی کردووە لە ڕۆچستەر لە ویلایەتی مینەسۆتا لە ژێر چاودێری پزیشکێکدا بووە کە ناوی جیمس ڕۆی ماکفێرس بووە. ساڵی 75 دوای نسکۆیەکە کە ویسی بۆ دەرەوە تر ماوەیەک ئێران حکوەتی ئێران حکوەتی شار ڕێگای نەدا تان خۆشکە زیاتر کاری تێکرد تر دوای ئەوە کە ڕۆی داوای چەند کەسێکی کرد کە لەگەڵیان یەک لەوان کە من بووم کە لە خزمەتیا بچین بۆ ئەمریکا بەڵام حکوەتی شای ئەوسا ڕێگای نەدا کە من بچم لەبەرەوە دکتۆر شەوی قەزاز ڕۆیشت دەڕێ خۆشبەختانە بۆم ڕێکە و لەو ماوەی ئاکە لەگە ئەمریکا لەگەڵیا بم ئەتوانم بڵێم ینی زۆر معجبم بەو کردەوانەی کە وەکو مرۆڤێک دیومە نۆزەی حوزەیرانی ساڵی 1976 چین بۆ ئەمریکا ئەو مایە لەگەڵیدا بوون وە حکوومەتی ئێران حکوومەتی شا بۆ ماوەی 6 هەفتە ئیزنیاندا کە دوای 6 هەفتە بارزانی بگەڕێتەوە و کارمەندێکی خۆیان لەگەڵ ناردی کە هەفتەکە تەواو بوو ئەو کارمەندە داوای کرد کە بگەڕێنەوە بۆ ئێران بەڵام بارزانی قبولی نەکرد و ئەم مایەوە ورەی بارزانی زۆر بەرزە بوو تا ڕۆژشان من لێم پرسی هەر بوون و ئەو دانیشتبووین لێم پرسی کە ئایا ئازارەکەت نییە بە پێکەنە گوتی چۆن ئازارم نییە من دەردێکی خراپم دەزانم ئەو دەردەچیە و دوو دەردم هەیە یەک دەردی ملەتی کورد کە ملەتی کورد وای بەسەر هاتووە و دەردی ئەم نەخۆشەشە
مستەفا بارزانی ئەو ماوەی کە لە ئەمریکا ماوەتەوە جگە لە وەرگرتنی چارەسەر بۆ ناساندنی مافەکانی میلەتی کورد لە هەوڵ و تێکۆشان بەردەوام بووە. سیناتۆرەکانی بینیوە تا بوار هەبووە لەگەڵ سیاسەکان داوت و وێژی کردووە. لە ژمارەیە کۆڕ و کۆبنەوەی جالەی کورد لە ئەمریکا بەشداری کردووە و لەگەڵ ئەواندا پەیوەندیە کۆمەڵاتیەکانی درێژە پێداوە. لەما بینی هەفتە و شش هەفتە و هەفت هەفتە و هەشت ئەو سێ ساڵە تقریبن ئەو وەختە بووکەوە من جەنابی بارزانیم دی هات بۆ ئێرە خۆی وستیکەوە کوردەکان ببینن و کاک دۆسکی داوەتی ئێمەی کرد کەوە بچین ببینین لە ڤرجینیا. ئەوە جاری یەکەم بووکەوە من جەنابی بارزانیم دی. ئەوەی کە لە بیرمە تۆقەکانی بارزانی زۆر بەهێز بوو و چاوەکانی زۆر بە قووەت بوو وەکو کە بیبینی تۆ بەڕاست لە جاری یەکەم دەزانیکەوە ئینسانێکی زەعیمە. تا لە ڕۆژی پێنجشەممە 1 ساڵی 1970 کاتژمێر 5 خولەک لە نەخۆشخانەی جۆرجتاون لە واشنگتن دیسی کۆچی دوای کردووە. لە 4 ئاداری 1970 تەرمەکەی بۆ شارەشکەیشتنەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان گەڕێنراوەتەوە و لەوێ بە خاکی کوردستان سپێردراوە و لە 6 دەی 1993 لەگەڵ تەرمی ئیدریس بارزانی کوڕیدا تەرمەکانیان بۆ باشووری کوردستان هێنراوەتەوە و لە بارزان بە خاک سپێردراونەتەوە. We have, in America, we have leaders like that we remember. Washington, Lincoln, people, they were not in it for their own good. They were and he struggled, he fought so hard day and night. واكتشفت جانب آخر لم أكن أتوقعه ولم أكن أعرفه عنه وهو أنه كان أحيانا مرحا. بس شێوەی ژیانی خۆی بە توانایی و بەو شێوەی سەرکردایەتی توانیوێتی جۆرێک لە شانازی بەجێبێڕێ. ولا مصطفى نموذج للشرق من أبطال الشرق مو أبطال كردستان. یەکە لە زەعامەتە مێژوویەکانی گەلی کورد. And he was a very impressive leader of that movement. مەسعود بارزانی لە کتێبەکەیدا بارزانی و بزافی ڕزگاری خوازی کورد نووسیوێتی من قەواری ئەو کاریگەریم دەزانی کە هەواڵی کۆچی دوایی بارزانی نەمر لە دڵی خەڵکی کوردستاندا دروستی دەکات. هەر بۆیە ڕاگەیاندراوێکم ئامادە کرد و بڵاوم کردە و تیایدا هاتبوو کە وەفاتی بارزانی نابێتە کۆسپ لە بەردەم ئێمەدا بۆ ئەوەی ئەو خەباتە درێژە پێ بدەین کە ئەو قورسایەکەی لەسەر شانی خۆی دانابوو لەسەر هەمان ڕێباز خەبات بەردەوام دەبێت. ئەوە خۆزگە و ئاواتی بارزانیە باشترین وەفا بۆ ئەو یادی ئەو گەشانەوەی مەشخەڵی ئەو خەباتەیە کە ئەو هەڵی کردبوو. دەبێت لە گیانی پاچی سەرۆکی گەورەی کوردستان و سەرکردەی درێژترین شۆڕشی ڕزگاری خواز بارزانی نەمر و ڕۆڵە دڵسۆزەکەی کاک ئیدریس مژدە بێت لەیان کە ئەو ئامانجانەی لە پێناویانە ژیانی خۆیان و خەباتی خۆیان تەرخان کردبوو وا خەریکە دێنە دی هەندێکیان هاتۆتە دی ئەوانی تریش بەڵێن بە گیانی پاچیان دەدەین کە تا بەدیهێنانی هەمویان لە ڕێگای خەباتی ڕزگاری خوازی و دیمۆکراسی درێغی نەکەین. لە حزوری گیانی پیرۆزی سەرۆک بارزانیدا بەڵێن نوێ بکەینەوە کە هەتا سەر هەتا دوا دڵۆپی خوێن لە پێناوی بەدیهێنانی ئامانجەکانی خەڵکی کوردستان خەبات بکەین.